میوانێکم لەگەڵ دەبێت لە بەڕێزیان زیاتر پرسیار دەکەم. عەبدوڵڵا ئەزەبان شرۆڤەکاری سیاسی لە ئەنبارەوە لەگەڵمە. بەڕێز عەبدوڵڵا، ئەم کاتت باش. 9 ساڵ بەسەر دامەزراندنی حەشدی شعبی تێدەپەڕێت بە فتوایەک دامەرزا ڕۆڵی جیاواز بوو. ئێستا چۆن دەبینن؟ ئایا حەشدی شعبی خەریک نییە هەژمونی زیاتری پێدەدرێت و هەروەها ڕۆڵی لە عێراق زیاتر دەبێت؟ نعم بسم الله. بەڵێ بەلای خۆی بەخشندەی میهرەبان، ئێوارەتان باش بۆ ئێوە بۆ بینەرانی کەناڵەکەتان. بێگومان دوای 9 ساڵ لە دامەزراندنی حەشدی شعبی دوای فتواکەی مەرجعیەتی شیعە سەید سیستانی فتواکەی دەرکرد، کاتێک کە لەم ڕێگەیەوە لە ڕێگەی ئەم فتوایەوە داوای لە خەڵک کرد چەک هەڵگرن بستنە ڕیزی هێزە ئەمنیەکانەوە بۆ بەرگریکردن لە عێراق و لە پیرۆزیەکانی عێراق لە مەترسی چەکدارانی داعیشە. ئەو کاتە بێگومان بە دڵنیاییەوە ئەم فتوایەی سەید سیستانی لە 9 ساڵ لەمەوبەر لە 14 حوزەیرانی 2014 ئەم فتوایە شتێکی نامۆی تێدا هەیە. ئەویش ئەوەیە کە کاتێک کە ڕۆیدا دوای 3 مانگ لە دوانەکەی سەرۆکوەزیرانی ئەو کاتی عێراق نوریمان لێکی هات، ئەویش بە دامەزراندنی سوپایەکی دیکە جگە لە سوپای عێراق بۆ بەریکردن لە مەترسیەکان کە ڕۆبەڕووی عێراق دەبنەوە. ئەمە شتێکی سەرنجڕاکێش بوو نامۆ بۆ کاتە ئەم فتوایەی سەید سیستانی دوای ئەم لە دوانەی نوری مالێکی هات. ئەم فتوایەی سیستانی بە ناوی حەجی شعبی نەبوو سەرەتا، بەڕاستی جۆرێک لە هەڕەمەکی تێدا هەبوو لە فتوایەکە. هەموو خەڵک لە هەموو ناوچەکان پەیوەندیان بەدەم بانگەوازەکەی سەید سیستانیەوە بوون بە چەکدار. حەشدی شعبی بە فتوایەک ئەو کاتا ماژەتان پێکرد چۆن دامەزرا، بەڵام تا ئێستا مایەوە بەم شێوازە پەرەی پێدرا و زۆرترین بودجەی لە عێراق و هەروەها لە ئاستی پەرلەمانی عێراقدا بۆ دیاری بکرێت لە ئاستی هێزە سەربازی چەکدارەکانی عێراقدا. بێگومان ئەمە هەڵەیەکی زەقە، ئەمە ئەو هەڵە زەقەیە کە دەوڵەتی عێراق و پەرلەمانی عێراق کردوویەتی، ئەویش دەنگدانە لەسەر دەستەی گشتی حەجی شعبی بە یاسایەکەوە مافەکانی تێدا پارێزراو بێت. ئەمە شتێکی هەڵەیە ناکرێت بم شێوازە تۆ پارێزگاری لە نامەسایەکی هێزی چەکداری شیعە بکرێت کە بەرگری لە شیعە وەکو پێکاتێک دەکات بەرگری لە عێراق ناکە بە شێوەیەکی گشتی با بڵین. ئەمە بینیمان کاتێکەوە هێزەکانی حەشدی شعبی هاتنە نێو پارێزگا سوننەکانەوە لە کاتی ڕزگارکردنیاندا لە چەکدارانی داعش. بێگومان خەڵکانێک پێیان وابووکەوە ئەمانە ڕزگاریان دەکەن لە داعشکەوە داعش ئەمانەی بەڕاستی وەکو قەڵغانی مرۆیی بەکاردەهێنا ئەو کاتە. ئەویش کاتێکە ڕۆبەڕووی هێزەکان بوونەوە، بەڵام کاتێکە حەجی شعبی چۆن مامەڵی کرد، مامەڵی چۆن لەگەڵ هاوڵاتیانی کرد، وەکو داعش مامەڵی لەگەڵ ئەو خەڵکە کرد، هاوڵاتیانی مەدەنی کرد. بەڕاستی پێی وابوو کەەوە هاوڵاتیانی مەدەنیش داعشن، خەڵکێکی زۆریان کوشت و خەڵکێکی زۆر بێسەشوێن بوون لە ناوچە سونی نشینەکان. باشە ئێستاش هەر لەو ناوچانە ژمارێکی زۆری خەڵک ئاوارە بوون لە دوای شەڕی داعشەوە تا ئێستاش نەگەڕاونەوە بۆ ناوچەکانی خۆیان. پێتان وایە هۆکارەکەی هەمان هەڵسوکەوت و بەڕێوەبردنە لەلایەن چەکدارانی حەشدی شعبیەوە؟ بەدڵنیاییەوە ڕێک وایە حەشدی شعبی بەڕاستی ڕەفتارێکی مەزاجی پیادە دەکات. ئەو پێی وایەکەوە ئەو کەسانە بەڕاستی پێی وایە ئەم هاوڵاتیانە هاوکاریان لە داعش کردووە و ڕێگە نادات بگەڕێنەوە ناوچەکانە. ئەگەر چی ئەمانە ئەسۆپاکیان کردووە تەنانەت پێش ئەوەی داعش بێ، ئەمانە لە ناوچەکانی خۆیان چوونەتە دەرەوە بوونەتە ئاوەرە. بەڵام وەکو پێم گوتی حەشدی شعبی بە شێوەیەکی جیاواز مامەڵەی لەگەڵ ئەم هاوڵاتیانە کردو، پێیان وایە ئەمانەش داعشن لە کاتێکدا هەڵەیە کە داعش لە ناوچانە کۆنتڕۆلی کردو، بەڵام ئەوان ئەو ناوچانەیان جێهێشت بوو. ئەو کاتە بێگومان پێش چەند ڕۆژێک کاتێک ئێمە یادی کوشتارگەی کۆمەڵکوژی سەگڵاویەمان کردەوە 150
هاوڵاتی لە ناوچەی سەگڵاویە بێسەر و شوێنکران لە پارێزگای ئەنبار ئەمە چێ کردی ئەمانە لەسەر دەستی هێزەکانی چەکدارانی حەجی شعبی بوو ئەمە بە بەڵگە سەلمێنراوە بە بەڵگە سەلمێنراوە لەسەر دەستی ڕێکخراوەندی دەوڵەتی و ڕێکخراوەنە ئەوەی کە لە یادی 9 ساڵەی دامەزرانی حەجی شعبیدا باسی لێوە دەکرێتەوەیە کە ئەیانەوێ بنکە و بارگاکانی چەکدارانی حەجی شعبی بۆ دەرەوەی شارەکان بگوازنەوە وەکو دەسەڵاتدارانی عێراق خەڵێن لەسەر هەمان ئامانج کە لەسەری دامەزراوە پێتان وایە ئەمە بە چمە بەستێک دەکرێت؟ بەڵێ بوونی حەجی شعبی لە نێو شارەکان و ناوچەکاندا بەڕاستی بێپاساوە شتێکە بێپاساوە چونکە هەرەشەی داعش ئێستا نەماوە فتوای دامەزرانی حەجی شعبی بۆ شەڕی داعش بوو ئێستا داعش نەماوە بۆیە پێویست ناکە بوونی مانەوەیان لە ناوچەکانی ئێمە بێپاساوە ئێستا دۆخی ئەمنی سەقامگیرە لە هەموو پارێزگەکانی عێراق و لە ناوچەکانی عێراقدا دۆخەکە سەقامگیرە بۆیە ئێستا بوونی چەکدارانی داعش لە ناوچەکانی چەکدارانی حەجی شعبی لە ناوچەکانی ئێمە بەڕاستی بێپاساوە ناکرێت دامەزراوێکی سەربازی کار فەرماندەیەکی چەکدارەکان بێت ڕێگری بەم کارە بدات کە ئەوان بەرتیل وەردەگرن لە بازگەکاندا کاری نایاسایی دەکەن لە ناوچە سونشینەکان ڕەفتاری نایاسایی دەکەن بۆ کاری قاچاقی و بازرگانی بەکاریان دەهێنن ڕاستی ئێستا ئەم بابەتە کۆنتترۆل نەکراوە تەنانەت هێز ئەمیەکانیش ئێستا ناتوانن کۆنتترۆلی ئەم ڕەفتارانەی چەکدارانی حەجی شعبی بکەن چونکە پێن وایە کە حەجی شعبی دەستەیەکی سەر بەخۆیە ناتوانن ئەوان ڕوبەڕویان ببنەوە ئەو قسەی ئەوەنە بۆیە ئەم بابەتە ئێستا بەڕاستی بڵێ بەڕێز عەبدوڵڵا زەبان شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس لە ئەنبارەوە لەگەڵمان بووی.